لە سبەینێوە ڕاوی ماسی لە ئاوەکانی هەرێمی کوردستان دەست پێ ئەکاتەوە. نرخی زێڕیش 30,000 دینار چۆتە سەری. سڵاوتان لەبێت. سبەینێ وەختی ڕاوە کەچی ئەمڕۆ بەو سەبای ساڵحانە بەشێک لە ماسیگرەکانی ئیدارەی ڕاپەڕین چاوەڕێیان نەکرد و لەسەر زەی بچووک دەستیان بەڕاوی ماسی کرد. ئەم بەیانیە زەی بچووک بەلەمی ڕاوچیەکانی نەدەگرت. ئەگەرچی بەپێی بڕیارەکەی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بێت ئەمڕۆ کۆتا ڕۆژی قەدەغی ڕاوە ماسیە و لە سبەینێوە ڕاو دەست پێ ئەکاتەوە. ماسی شەبوت شەباح زەردە ماسی نمونەی ماسیە دیارەکانی زەی بچووکن. علی محەممەد سەرۆکی کۆمەڵی ماسیگرانی ئیدارەی ڕاپەڕین بە 1964 ورد ئەم ساڵ وەزئی ماسی خراپە چونکە لە کاتی وەرزی قەدەغا ماسی ڕاو ئەکرا و نەیان دەهێشت بە باشی گەرا بخات. ڕاوچیەکان کە ماسی ئەگرن کیلۆی بە 2500 تاکو 10,000 دینار لە سەررجەیەکە دەیفرۆشنەوە. ئێستا سەرەتای وەرزی ڕاوە و ئەو ماسیەی پێگەیشتووە بێگومان تازەیە و تامی بەلەزەتە. هەردار تاشەکان لێزان نین بۆ دروستکردنی کورسی و مێز و کەلوپەلی جوانکاری. ئەوە تا بۆ ئەوەی برە و بەکاری دەستی بدەن بۆ لەمە دووە بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی داری وشک بۆ قوتابخانە پیشەیەکان دابینەکات. بەناز ڕەمەزان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای پارێزگای سلێمانی بە 1964 ورد لەگەڵ بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی سێ پرۆژەیان بەدەستەوەیە کە یەکێکیان دابینکردنی داری وشکە بۆ بەشە پیشەیەکان. ئەمڕۆژ زیاتر لە 20 داریان پێشکەش کردوون. قوتابیەکان لە دارەکان کەلوپەلی جوانکاری مێز و کورسی و وێنە و کەرسا دروست دەکەن بۆ ئەوەی لە داهاتوو بفرۆشترێنەوە و لەو ڕێەوە هەم ناوەندەکانی خوێندن سوودمەند بن هەمیش دەستڕەنجینی قوتابیان پیشان بدرێ. بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی لەبارەی ئەم هەنگاویان بە 1964 ورد توانای قوتابیەکانیان بۆ دەرکەوتووە بۆیە بە پێویستیان زانیوە و بیریان لەو کارە کردوتەوە. ئەوانەی دوێنێ زێڕیان کڕیوە ئەمڕۆ بە 30,000 دینار خێر دەتوانن بیفرۆشنەوە. ئەوانەشی تازە بۆ کوزاوان مەگەر بە مسقالی کەمتر ڕێک بکەون و زەوازەکەیان دەست پێ بکەن. نەک خەڵک زێڕینگرەکانی شویان لێ هاتووە لە بەرزی و نزمی نرخی زێر تێناگەن. حاجی فەرهاد عارف زێڕینگرێکی ناوداری بازاڕی هەولێرە بە 1964 ورد دوێنێ زێڕی عیار 21مان بە 920,000 دینار فرۆشتووە، بەڵام ئەمڕۆ 940,000 دینار دەیکردنەوە. بەمەش زێر بۆ ئەمڕۆ 30,000 دینار چۆتە سەر نرخەکەی و وای کردووە خواست بۆ کڕینی کەم بکات. بە پێچەوانەوە ئێستا زێڕی عیار 9 خواستی لەسرە و بازاڕی گەرمە چونکە نرخەکەی کەمە و مسقالێکی لەسەروی 400,000 دینارەوەیە. لەبارەی مامەڵەیان لەگەڵ کاچی زاوا و بووکەخانەکانیش ئەو زێڕینگرە دەڵێت چەندین جار بووک و زاوە هاتوون ئێمە ڕێکمان خستوون. گۆڕانکاری نرخ کارێکی کردووە ئەو بڕە پارەی پێشتر 10 مسقالت پێ ئەکڕی ئێستا دەتوانی بە تەنیا 5 مسقالی پێ بکڕی. فەریکەنۆک لای علوەی سلەیمانی هەڕژاوە گورزەی واتە دەستکی بە 12 بۆ 13,000 دینار دەفرۆشرێت. جگە لە نۆکە حۆلە کوردیەکە فەریکەنۆکی فەڕەنسی و مەکسیکیشی لێیە. جوتیارەکان لە بەرهەمی ئەم ساڵی نۆک ڕازین کە لە پاڵ بەرهەمە کشتتوکاڵیەکان چاندویانە و لە بەیانیەکی زووەوە هێناویانە تا بازار. تەنیا ئەوە ماوە کڕیاری باش لێیان بەئاڵێ و ئەوەی هێناویانە ساغی بکەنەوە. لەبێ سێبرای کاسبکار هەن. پەیامنێری 1964 چووە لای یەکێکیان کەوریان نووریە و براگەورەکەیانە بە 1964 ورد تا کۆتایی مانجی حەوت فەریکەنۆک دەمێنێ. ئەوەی زیاتر خواستی لەسرە نۆکە حولەی مەکسیکیە کە بۆ نۆکا و قاورما فەلافل و حمص سوودی لێ دەبیندرێت. وریا باسی جۆرە جیاوازەکانی نۆکەکات کە کامیان کاریگەری گەرمایان لەسەرە دەڵێت نۆکە حولەی فەڕەنسی لەگەڵ گوڵی کرد دەبێت لێ بکرێتەوە و بەرگەی گەرمای سۆر ناگرێت، بەڵام بەگشتی کوردی خۆمان حەزیان لێتی و بازرگانە عەرەبەکانیش کە دێنە ئەلوا ئەڵێ نایکڕن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.